ژمارەیەک چین و توێژی سنووری چەمچەماڵن گرت بوونەتەوە بۆ داواکردن و ئاشکراکردنی پارەی پترۆدۆلاری ناوچەکەیان کە بەوتەی خۆیان قەزاکەیان دەوڵەمەندە بە سامانی سروشتی و کەمترین خزمەتگوزاریان پێشکەش کراوە. جگە لە پرۆژە خزمەتگوزاریەکان ئەوانەی لێرەن نیگەرانی خۆیان ئاراستی لایەنە پەیوەندیدارەکان کرد لەوەی نەیانتوانیوە ئیدارەدانێکی باش بکەن و بەو هۆیەوە زیادەڕەوی و داگیرکردنی زەویە حکومی و گشتەکان پەرەی سندووە و بەرتیل وەرگرتن لەلایەن کاربڕێکەرانی فەرمانگە حکومیەکانیشەوە سەریهەڵداوە. کە سندوقی داهاتە نەوتەکان کە خۆ لە پترۆدۆلارا بینێتەوە دیاری بکرێت مانگانە چەندێکە چێتە سەر سندوقا و چۆن سەرفەکرێت، چونکە تا ئێستا ئەوەی کە هەیە ئەدرێتەوە بە چاوانە تەنها پرۆژەی ڕێگای بناری گلە هیچ شتێکیکە لەو پترۆدۆلارە بۆم ناوچەی سەرف نەکراوە. لە کاتێکدا ناوچەکە نەخۆشخانەی نیە و نەخۆشخانەی کە لێرە 67کانە کە بۆ 20,000 دروستکراوە. بەشداربوانی گربوونەوەکە مۆڵەتیان داوەتە بەرپرسانی ئیداری سنوورەکە بۆ زوو هاتنە سەرخەت و جێبەجێکردنی داواکارەکانیان لە ئاگەری وەڵام نەدانەوەیان بژاردەی خۆپشاندان و فراوانبوونی ناڕەزایەتیەکانیان هەیە. ئەگەر ئێرە پایتەختی شەید و ئەنفالکراوەکانە ناکرێت بە فەعلی پایتەخت نییە، لەبەرەوەی پایتەختی گەنجی بێکار و بێدەرەتانە، پایتەختی بێ خزمەتگوزاری تەندروستیە، پایتەختی بێ خزمەتگوزاری ئاو و کارەبایە، پایتەختی بێ خزمەتگوزاری ڕێگاوبانە. قایمقامی چەمچەماڵیش لە دەرەوەی سنووری قەزاکەوە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە NRT ڕاگەیان سندوقی پارەی پترۆدۆلاری چەمچەماڵ چەندین پرۆژەی خزمەتگوزاری پێکراوە، بەڵام زیاتر لە ساڵێکە هیچ بڕەپارێک ناتۆتە سندوقەکەەوە و لە هەوڵدان بەگەڕی بخەنەوە. و ئەگەر ئەو هاوڵاتیانە یا داواکاری گشتی یا چاودێری دارایی بێوێت بە دوواداچوو کاتەوە ئێمە هەموو ئەولیاتەکان ماون لەبەردەستان و بە ئەمانەتەوە بۆ پرۆژەکانی سنووری قەزای چەمچەماڵ سەرفکراوە. چەمچەماڵ بە یەکێک لە ناوچە دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستاندا دەنێت لەبوونی سامانی سروشتی بەگشتی و بەتایبەت یەدەگی غاز لە ساڵی 2008ەوە لەلایەن کۆمپانیا نێودەوڵەتیەکانەوە بەرهێنانی تێدا دەکرێت. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.